فەرهەنگ و ئەدەبیاتی هەرکە لە بنزار و زارەکانی ئامادەبوونتان لەم هۆڵەدا گەیاندنی پەیامی تەقدیر و بە هەندوەرگرتنی ئەو جوهد و تەقەلامەزنەیە کە لە پرۆژەیەکی یەکجار گرنگ و ئەم فەرهەنگە لە دوو بەش پێکاتوە بەشێکیان فەرهەنگی زارەکی موکریانە بەشێکی دیکەشیان ئەدەبیاتی زارەکیە تاوان ئەوە پێکاتوە لە 23 بەرگ ئێستا لە قۆناغی یەکەم 12 بەرژی تەواو بووە لەو 12 بەرگەی 6یان ئەلفابێتەیە یانی لە ئەلفەوە بەڵام هەمووی 12 پیتی بۆ ئەوە کراوە یعنی بۆتە فەرهەنگ ئەوە پیتەکانی دیکە ماون لە بەرگەکانی دیکە تەواو دەکرێت بەجیەکەکەی دیارە ئەوە هەموو دۆستان باسییان کرد کە پرۆژەیەکی درێژخایانی فەرهەنگی زمانیە ئەو فەرهەنگە سەرجەم ئەو وشانە دخۆ دەگرێت کە دەکرێت بڵین خاستگا هەن بزێن و ڕێکەوەند لێک درا و پێکاتی لە چاو وەرگیراویە ئیدیۆم مەسەل مەتاڵ پەند باوەڕ و تەنانەت جنی و ئەوانە دەخۆ دەگرێت بۆ هەرکام لە وشانە ئەو کارش دیارە ماوەی زیاتر لە 23 ساڵی هەتا ئێستا پێچووە. بطبع چلاکیت هندانم بو قطابیه گلک باشه پتر میشکان بافره هبتو پیزانی نوارگیرن هر وقت آمیدی بخوجی سرشته گلک جانب نهالو چه خوب ابشای که بلند و گلجان یعنی آمیدی سر وانت شبکاف شبیه نگیرن. هفته که گله کیف خوشم کو شیوع من نشاندن پیشانگه ها خول نو کلیجا پرورده بنیاد کمالاتی نشان چند کسا بدهیم هر واسه کو اف پیشانگه ها وینت افاده گرن به دبر آمیدیه و از آمیدیه اف وینش ج سروش تویش توی که نور و هر واسش یعنی کسی بر نیاز دبره خاصة بأنجام دانو رخصني فيستيفالك كتابة بفولكلوري كورد أما زي إما زياتر أشنا كردن وأساندني أكل بالفولكلوريانية بانتو وقلي كورد وفيستيفالك ما لسن توريك بكاتوام كهري كلا بش شانو وقفتو جو بزمان إنجليزي وهروها هنراو وشعرو وقراني لخود قريم قوتابخانە کەمان بۆ دووەمین جار هەڵسا و بە ئەنجامدانی فیستیڤاڵێکی هونەری فۆلکلۆری کوردی ئەمانز لێ نیشاندانی بەرهەمی کۆنی فۆلکلۆری کوردیە بێگومان من وەکو خۆم وەکو تەشیڕەش بەشدانیم کردووە لەم فۆلکلۆریە Thank you.